ساڵێک پێش ئێستا بڕیارێکی باڤڵ جەلال تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆکار بوو بۆ دوورخستنەوەی زیاتری دەستی حیزب لەناو هێزەکانی پێشمەرگە. ئەم پێشمەرگانە تا مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بڕی لە 100% موچەکەیان بۆ ئابوونەی حیزب دەبڕا، بەڵام دواتر باڤڵ جەلال تاالبانی بە بڕیارێک ئەو ئابوونەیەی بڕی. نسبەیەک لە ئابوونەوە تۆ بگەڕێتوانێ بۆ مەعاشەکە و هەر لە پێشمەرگەوانێ هەتاوەکو ئەفسەرەکان شتێکی زۆر باشە و هەنگاوێکی باش. نزیکەی ساڵێک کەمتر زیاتر ئابوون نادین. ئەمە تا چەند بۆ ئێوە باشە بەرەک پاراگەێتەوە؟ نا باش ئێسفادی ینی هەنگاوێکی چارەسازیە زۆر باشە. ئێستا معاشکەمان وەکو خۆی وەرەگرن بەبێ وێژ لێبڕنێکی بێ. نێزک دەور ساڵێک ئابوونەمان نەداوە لە 100% معاشەکەمان ئابوونیانێمانەسەن هیچ پەیوەندیەکمانیش بە حزبیەوەنەوە ئێمە پێشمەری گەلی کوردستانی. یعنی ئەمە بۆ ئێوە باشە کە ساڵێکە ئابوو نەبراوە؟ بەڵێ بۆ ئێمە زۆر ینی 10,000 بۆ پێشمەرگە زۆر خۆی پێشمەرگە معاشەکەی 500,000 بێ ینی 5,000 لێبڕم بۆ زۆرە. هێزی پێشمەرگەی کوردستان و مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگەیە. لیواڕوکن مەریوان حەمامین فەرماندەی هێزەکانی پشتیوانی دوی پێشمەرگە دەڵێت ئەم بڕیارەی باڤڵ جەلال تاالبانی هەنگاوێکی گرنگ بوو بۆ زیاتر بە نیشتیمانیکردنی هێزەکانی پێشمەرگە و دوورخستنەوەی دەستی حیزب لەو هێزانەی ڕەهەندی نیشتیمانیان هەیە. هەر کەسێگەیەوێ وەلای بۆ حیزبەکەی هەبێ بڕیاری کاک باڤڵ بوو ئەڵێ بە لە ڕێگەی تیمی حکوومەتەوە ئەوان کار بۆ میلەتەکە بکەن، کار بۆ خەڵک بکەن، ئیشەکانمان دەرکەوێ لەوێەوە هێزی پێشمەرگە و خەڵکەکە وەلای بۆ حیزبەکەمان هەبێ بتوانین دەنگ و ڕنگمان لە ناو پەرلەمانە لە ڕێ حیزبەکەمانەوە بەرز بێتەوە. ئەمان بڕیاریشی زۆر باش و کاریگەر بوو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. دوای خواستی هاوپەیمانان بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لە ژێرچەتری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمدا یەکێتی نیشتیمانی کوردستان بەجددی کار بۆ بەجێگەیاندنی ئەو خواستە دەکات و لابردنی ئەو ئابوونە حیزبی کە ماگانە لە پێشمەرگە و فەرماندەکانی پێشمەرگە دەبڕا هەنگاوێکی تری یەکێتیە بۆ زیاتر بە نیشتیمانیکردنی ئەو هێزانەی کە پێشتر بڕیاریان لە حیزب و کاربەدەستانی حیزبەوە وەردەگرت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.